هەنگاوی یەکەم بۆ ئەوەی چێژ لە ژیان ببینیت تکایە تەداخولی تایبەتمەندیەکانی ژیانی خەڵک مەکە. شتێک پەیوەندی بە تۆ نییە، ئیشی تۆ نییە، لی نازانی کاکە وازی لێبێنە قسەی تیا مەکە. ئەمە یەکێکە لە جوانیەکانی ئیسلام. من حسن ئیسلام المرء تركوه ما لا يعني. شتێ پەیوەندی بە تۆ نییە، ئیشی تۆ نییە، قسەی تیا مەکە کاکەگیان. ورد مەبەرەوە لە تایبەتمەندیەکانی ژیانی خەڵک. کەسێک ئەگەر حەزەکە قسەت بۆ بکە تا ئەتوانی گوێی بۆ هەڵخە، تا ئەتوانی گوێی بۆ هەڵخە، بەڵام هەوڵ مەدە بە زۆر قسە لە خەڵک دەربێنە. سیارەیەکی کڕیوە یاخوا پیرۆزی بێت، ئەگەر پێی خۆش بوو تەفاسیلی کڕین و فرۆشتنەکەت بۆ باسکە گوێی بۆ بگرە، بەڵام هەوڵ مەدە کاکە تۆ بەچی کڕیتت؟ بە نەقد گڕیتت یان بە قست کڕیتت؟ بە قست. قستەکە چەندێکە؟ پێشەکی چەندتدا؟ لە کام کۆمپانیا، لە کام شار، لای کێ؟ ئەمانە پەیوەندی بە تۆ نیە عەزیزەکەم، بەرامبەرەکەت ئازارە کێشێت، بەڵام تۆ بەلاتەوە ئاساییە. ئەوە تایبەتمەندی ژیانی خۆیەتی. سیارەیەکی کڕیوە ئەوەی لەسەر تۆ فەرزە واجبە، ئەوەی پیرۆزیکەیت. لەسەر تۆ واجب نییە وردەکاری لە ژیانی ئەو پیاوەیە بکەی. بەچی کڕیوەتی، چۆن کڕیوەتی، بە قست کڕیوەتی، بە نەقد کڕیوەتی، لە کێ کڕیوەتی، ئەمە تایبەتە بەخۆی. ئەگەر بۆتی باس کرد گوێی بۆ هەڵخە عەزیزەکەم. سەردانی نەخۆشیەکەکەی. ئەگەر ئەزانی نەشتەرگەریەکەی چییە، دوعای خێری بۆ بکە، بەڵام ئەگەر نازانی چ نەشتەرگەریە کراوە تکات لێکم وردەکاری، واز لە وردەکاری بێنە، لی مەپرسە نەشتەرگەری چیت کردووە. لا تسألوا عن أشياء إن تبد لكم لتسوكم. كاك الرنجة ما يسيري كرابيت، نشترقري ما يسيري كرابي، إخونا بيبتوا بلا عزيزكم نخوش برو دعاي خيري بوبك بوي عزيزاني خو بيويستا بو أوي تام وتشيج لجيان ببينين خو من رابيرين واس لجيان وتايبت مديكاني جياني خلق بينين. أما متعبة في البداية سرتها زورنا راحتها چونکە ئێمە سروشتی ئێمە وا پەروەردەکراوین لە هەموو شتێکا قسە بکەین، تەداخولی هەموو شتێ بکەین، بەڵام باوەڕتان هەبێت ئەگە خۆمان ڕابێنین، خەریکی خۆمان بین، واز لە تایبەتمەندیەکانی ژیانی خەڵک بێنین، موریحەتون فی النهایە، لە کۆتاییە زۆر بە مرتاحی ئەژین، زۆر بە کامرانی ئەژین. ئەمە هەنگاوی یەکەمی خۆشبەختیە، هەنگاوی یەکەمی چێژبینینە لە دنیا.